سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران چالاکیەکانی هێزی دەریایی ئەمریکای باڵسوکەوتی وروژێنەر و هەڕەشە بۆ ئاسایشی نەتەوەی ئێران ناوبرد و جەختی لەوە کردەوە وەڵامی هەر هەڵەیەکی استراتیژی دوژمنانی دەداتەوە. سوپای پاسداران لە ڕاگەاندراوەکەیدا داوای پاشەکشەی هێزەکانی ئەمریکای لە ناوچەکە کرد. بوونی ئەو هێزانەی بە ناشەرعی و سەرچاوی تێکدانی ئاسایش و سەقامگیری ناوچەکە لە قەڵەمدا. ڕاگەاندراوەکە داوای لە هێزەکانی ئەمریکا لە ئاوەکانی کەندا و دەریای عومان کرد پێویستە بە پێی بنەما نێودەوڵەتیەکان و پرۆتۆکۆڵە دەریایەکان هەڵسوکەوت بکەن و خۆیان لە داتاشینی هەر چیرۆکێکی ساختەکارانە بپارێزن. ڕاگەاندراوەکە دەڵێت پێویستە دڵنیا بن هێزی دەریایی سوپای پاسداران و هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی ئێران هەر کردەیەکی مەترسیداری بیانی لە ناوچەکەدا بە هەڕەشە بۆ سەر ئاسایشی نەتەوەی لە قەڵەم دەدەن. ئەوەش هێڵی سوورە و هەر هەڵە لێکدانەوەیەک وەڵامدانەوەی توندی بەدواوە دەبێت. سوپای پاسداران هەروەها چەندین وێنەی نزیکی کەشتی ئەمریکیەکانی بڵاو کردوێتەوە کە بەلەمەتیژڕەوەکان زۆر لێیان نزیک بوونەتەوە. ڕاگەاندراوەکە ئاماژە بەوە دەدات سوپای پاسداران لەم کاتەدا ڕێژەی هێزە پاسەوان و ئێشەگرەکانی لە ئاوەکانی کەندا و زیاتر کردووە. ئەوەش لە پێناو سنووردانان بۆ هەر هەڵە و هەڵسوکەوتێکی ناپیشەیی هێزە ئەمریکیەکان. هێزە دەریایەکانی ئەمریکا هەفتەی ڕابردوو ئاماژیان بەوەدا بوو 11 بەلەمی تیژڕەوی سوپای پاسدارانی ئێران چەندین جار هەڵسوکەوتی ترسناک و ڕێگرانیان لە ناوچەی باکووری کەندا و دژی کەشتیە جەنگیەکانی ئەمریکا ئەنجام داوە. هێزە دەریایەکانی ئەمریکا ڕایان گەیاند ئەو بەلەمانە تا 9 مەتر لە کەشتیە جەنگیەکانیان نزیک کەوتونەتەوە. ئەوەش لە ڕووی ئاسایشی سەربازیەوە زۆر ترسناکە. هێزی دەریای ئەمریکا لەو بارەوە ڕایگەیاند چەندین جار لە ڕێگەی بێتەلەوە لەلایەن کەشتیەکانیانەوە ئەو بەلەمانە ئاگادار کراونەتەوە و هۆشداریان پێدراوە کە ئەوە هەنگاوێکی ترسناک و وروژێنەرە لەلایەن هێزەکانی سەر بە سوپای پاسدارانی ئێرانەوە. بە بڕوای چاودێران دوای چۆڵکردنی چەندین سەربازگە و ڕادەستکردنیان بە هێزە عێراقیەکان و ڕاستپاردنی مستەفا کازمی بۆ سەرۆکایەتی وەزیرانی عێراق، ئارامێکی بەرچاو لە نێوان ئەمریکا و ئێران و باڵەکانیان لە ناوچەکەدا دەبینرێت. بەڵام ڕووداوەکەی کەندا و جارێکی دیکە ململانەی ئەو دوو وڵاتەی زەق کردەوە بە تایبەت کە هەردوولا لەم قۆناغەدا سەرگەرمی چارەسەری قەیرانی گەورەی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنان لە وڵاتەکانیان. واش چاوەڕوان دەکرێت هەردوولا ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێت گەڕابنەوە بۆ بنەماکانی گەمەی نێوانیان کە هەندێک جار تا کەناری جەنگیان دەبات دواتر دەگەڕێنەوە و سنوورەکانی یەکتر دەپارێزن.